بناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرلەسەر مەترسی هێزی چەکداری حیزبی دەکەین دیارە ئێستا بە پێی ئامارەکان ژمارەی هێزە ئەمنیەکان لە هەرێم ئەوانەی کە موچەخۆرن زیاترە لە 300,000 موچەخۆر و لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگەش ئەوەی کەیەکی گرتوون نزیکەی 56,000 لە کۆی زیاتر لە 170,000 هێزی پێشمەرگە واتە کەمترینی لەژێر کۆنتترۆلی وەزارەتی پێشمەرگدا بۆ هێزەکانی دیکەش دابش بوون کە زەوجارە هێزان لاکۆکی سیاسی بین حیزبەکان و ناکۆکی ناوخۆی حیزبەکان هەروە زۆر جاریش بەشێک لە هێزی ئەمنی بۆ سەرانەساندن و بۆ فشارکردن لە سەرخەڵە کەروە لە کاتی خۆپشاندنەکانیشدا خراپ بەکاردەهێنرێن لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوەتەکە سەرەوەش گرین لە ڕووی یاسایی و ئایا یاسای پارتە سیاسیەکان لە هەرێم و یاسای پارتە سیاسیەکان لە عێراق چۆن مامەڵە لەگەڵ ڕێزی چەکدار دەکات بۆچی ئەم یاسایانە چی لە عێراق بێت چی لە هەرێم بێ جێبەجێ نەکراون پەیوەست بەوەی کە سزای قورسی داناوە بۆ ئەو حیزبانەی کە هێزی چەکداریان هەیە لەگەڵ ڕێک لە بەڕێزان ئەبوو کاروان پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی پێشمەرگە هەروە شاڵا و ئەبوو بەکر پارێزەر و یاساناس سەرم پرسانە دەکەین سوپاسی ئەمە دەبوونتان دەکەین کاک ئەبوو کاروان بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێز بزانم لەسەر زۆری ژمارە هێز چەکدارەکان و دواتریش مەترسی بوونی هێزی چەکدار لای حزب کە زۆرجار لە بینی حیزبەکان لە ناوخۆی حیزبەکان بەکاردەهێنرێن. زۆر سپاس بۆ جەناب و بۆ بەڕێز کاک شاڵاو ئەتوانین لە پرسیارێکەوە دەستی پێ بکەین ئەوش ئەوەیە ئایا هەرێمی کوردستان یان ئەم ملەتەی ئێمە پێویستیمان بەهێزی چەکدار هەیە یانە ئایا ئێمە بەردەوام هەمیشە لە مەترسیدانین ئایا جوگرافیای ئێمە جوگرافیەکە بەدەرە لە مەترسی بێگومان نە باش بۆیە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە هێزی پێشمەرگە هێزێکی چەکدارمان هەبێ پەروەردە کرابن بە بیر و باوەڕی نیشتمانی بەرگۆچ کرابن بە داکۆکیکردن لە نیشتیمانەکەمان لە گەلەکەمان نەک هێزێکی حیزبی بێ چکە ئێمە ئێستا لە شاخ نین ئێمە لە 91ەوە ڕاپەڕینمان کردووە لە 93ەوە دەستگای حکوومەتمان تشکیل کردووە وەزارەتی پێشمەرگەمان هەیە بۆیە ئەم هێزە دەبێت هێزی حیزبی نەبێ ڕێزمەیە بۆ خەباتی حیزبەکان لە شاخ کە ئەو کاتە ضروری بووە کە ئەم هێزانە هێزێکی حیزبیان بووە و دیفاعیان کردووە یعنی کاری نیشتمانیان کردووە دیفاعیان کردووە بەڵام لە دوای ڕاپەڕین بە هیچ شێوەیەک پێویست ناکە ئەم هێزە هێزێک هەبێ هێزی حیزبی بێ لەبەرەوە ئەوەی کە دەکرێت و ئەوەی ئێستا بوونی هەیە ئەتوانین بڵێن پێچەوانەی ئەو یاسایانەیە خودی ئەو یاسانەی کە پەرلەمانی کوردستان دەری کردووە یاسای حیزبەکان یاسای چەک هەڵگردن هەموو ئەمانە هەیە لەبەرەوە ئەوە کارێکی ناڕەوایە و ئەتوانین ئەگەر لایەنی تریش حیزبەکانی تریش با بڵێن هێزی چەکداریان هەبێ ڕەنگە ئەوە ئاوێکە و دوو حیزبی بابزان سەرەکی ئەو ئاوەی ڕشانووە کە هەر لە سەرەتاوە کە وزارەتی پێشمەرگە دروست کرا و بریار بابوو ئەو وزارەتە وزارەتێکی با بڵێن مەبدەئی بێ نیشتمانی بێ بەڵام ئەمان بەداخەوە و هەتا قسە لەسەرەوە کرا ئێمە کەتیایە بووین یعنی ئەم وزارەتە نابێ خەڵکانێکی تێدا بێ مێژوویان با بڵێن دژی گەلەکەمان بوونە لە مێژووە و با بڵێن بە کوردی هێزی جاش بوونە ئەوانە بوونە خیانەتیان لە بەرامبەر ملەتەکەمان کردووە هەر هاوکات لەگەڵ دروستبوونی ئەو هێزە ئەم بەڕێزانە ڕۆیشتن لە دەرەوەی وزارەتی پێشمەرگە لیوای تایبەت و فەوجی تایبەت و لیوای کەماندۆ کێشە لە هێزی پێشمەرگە نیوەیە ئەوە دەستگای زانیاری پاراستنە دابەش بووە ئاساییشە نازانم کۆماندۆیە زێرەڤانی هەمووی هەردابەش نەبووە ینی خۆر کێشەکە خودی پێشمەرگە نیە ڕەنگە
ڕێخستنەکە لە پێشمەرگت باشتر بێ لەوانەی تر وایە؟ ئەوەی تۆ دەیڵێ زۆر دروستە ڕاستە ئەویش دەگەڕێتەوە بۆ عەقڵیەتی با بڵێن ئەمانەی کە ئێستا حکومڕانی هەرێمی کوردستانەکەن و ئەمانەی کە وزارەتی پێشمەرگیان دابەش کردووە کەم ئەوان لە عەقڵیەتی بەڕێوەبردنیایە بیرکردنەوەیە دژی یەکتری لە ناوبردننی یەکتری بیرکردنەوەی سوودوەرگردن بەم شێوەیە لە هێزی پێشمەرگا ئەم هێزە بەکاردێنن لە خلافی ناوخۆی لە شەڕی ناوخۆی بەکاری دێنن بۆ لە هەڵبژاردنەکان بەکاری دێنن بۆ چاوسورکردنەوە لە خەڵک بەکاری دێنن دژی خۆپشاندانەکان کە یاسا ڕێگەی داوە بەڵام زۆر جارگەر ئەو لایەنانە بیانەوە لە ژێرناوی زۆنی زەرد و لە ژێرناوی زۆنی سەوز قبول ناکەن خۆپشاندانەکانیش بکرێ قبول ناکەن خەڵک داکۆکی لە سادەترین مافی خۆیان بکە لەبەرەوە ئەم هێزەیە و عەقڵی دوژمنایەتی ئەم دوو لایەنەیشە ئەتوانن ناوی لێ بنێم و ئەکا بە هیچ شێوەیە هێزی پێشمەرگا و ئەم هێزانەی تریشە یەکنەوە ئێستا شتێکی تریشە ئەتوان بڵێم ئەمەندە بایەق بە هێزی کۆماندۆ دەن ئەوەندە بایەق بە هێزی دژە تیرۆرە دەن تەنانەت خەریکە ناوی پێشمەرگەش ئەسڕێتەوە ئەمانەی هێزی کۆماندۆ ئەمانەی هێزی با بڵێن دژە تیرۆر چەکەکانیان موچەکانیان هەمووی جیاوازە لەوانی تر لەبەرەوە ئێستا خەریکە هێوا شەش ناوی پێشمەرگەی ئەسڕێتەوە چکە دەبینی وەزعی پێشمەرگە چییە ژیان و گوزەرانی پێشمەرگە چییە موچەی پێشمەرگە چۆنە و چۆنە درێ بەڵام لە بەرامبەر ئەم هێزانەی ترکە هێزیەکی حیزبی تایبەتن حتا هێزی شخصینیش بەو پەڕی ئیمکانیاتەوە هاوکاریەک سوپاس دەکەم دێمە خزمەت کاک شاڵاو جناویش بەخێر بیت ئەگەر خوێنەوەیەکمان بۆ بکەی سەبارەت بە یاسای پارتە سیاسیەکان دەچێەوەی هەرێم بێ چەوەی عێراق بێت چۆن باسی حەزب دەکەوە پێوەست بە هێزی چەکداریش سڵاو لە جەنابەت کاک حەکیم سڵاو لە کاک هەبووکاروان و لە بینەرانی بەڕێزیش طبعاً ئێمە ئەگەر بگەڕێنە بۆ یاسا طبعاً ئێمە دەستوری عێراقمان هەیە لە دەستوری عێراقا کە بنەمای هەموو یاساکانە لە عێراق و لە هەرێمیش ئاماژەی بەوە کردووە کە جێشی عێراقی و حرەسی ئەقلیم با بڵین پێشمەرگە پاراستنی ئەرکی سنوورەکان و پاراستنی ئەمنیەت و دیفاع لەم وڵاتە ئەکەن و لەم خاکە ئەکەن لە عێراقیش و لە هەرێمی کوردستان جێمە دوو یاسامان هەیە لە عێراق یاسای پارتە سیاسیەکانمان هەیە کە یاسای ژمارە 36 ساڵی 2015 کامی یاسای ئێستا بە تەنزیمکردنی شئونی حیزبەکان و دامەزراندنیان و تەنزیمکردنی لایەنی ئەمنی و چەکداری و لایەنی عسکەریان کە دواتر ئێمەسەری هەروەها یاسای ژمارە 7مان هەیە لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 93 لە دوای ڕاپەڕینەوە ئەم یاسایە دەرکراوە ڕاستە یاساکە کۆنە و کرچ و کاڵە و بۆ ئەو سەردەمەی با بڵین دوای بەری کوردستانی ئەوانە یاساکە دەرکراوە بەڵام ئەمیش بە هەمان شێوە لە یاساکەیە ئاماژەی بەوە کردووە اینجا ئێمە گەربینە سەر ئەوەی تۆزێک دووتر سێری وێنەکە بکەین لە هەموو وڵاتێک هەموو کیانێکی سیاسی هەموو کیانێکی دەستوری پێویستی بە هێزی چەکدارە پێویستی بە هێزی ئەمنیە پێویستی بە ئاسایشە پێویستی بە دەستگای هەواڵگیریە بەڵام پرسیارە جدیەکە لێرە ئەوەیە ئایا ئەم دەستگایانە ئەم هێزە ئەمنیانە سەربەژێن و چێتە میلانەکە چی ئاراستەیانەکەوە دیفاعیان چییە ومەبەست لە دامەزراندنیان چییە طبعاً ئێمە ئەگەر سیرکەین لە هەرێمی کوردستانە ئێمە بەداخەوە هەرێمی کوردستان بەسەر دوو زۆنە بەسەر دوو ئیدارەیە دابش بۆ ڕاستە وەکو ناو حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەرلەمانمان هەیە چەند ئەویژەستە لە کارخراوە و بابڕین بۆی ئەوەی کاڵبژاردن نەکراوە وەکو دەستگایەکی تەشریعی گەورە کارەکانی وەستاوە بە بڕیاری دادگای فیدراڵی بەڵام ئێمە حکوومەتی هەرێممان هەیە و پێویست بە دەستورمان هەبێت کە دەستوریشمان نییە ئەم حکوومەتە ئەم کیانە کە لەناو دەوڵەتی عێراقی فیدراڵایە پێویستی بە پێشمەرگەی پێویستی بە هێزی نیزامیە کە بیپارێزێ و ئێمە لە زۆر جارانە ئێمە لە جیرانی حکوومەتی هەرێم و عێراق دروست بۆ کاگەر هێزی پێشمەرگە نەبێ بۆ منە ڕەنگە سنوورەکانمان و ئەم کیانەی کە وەکو نەتەوەی کورد هەمانە ئەوش بێتە مەترسیەوە بەڵام بەداخەوە ئەم هێزانەی کە هەمانە ئێستا لە ئاستی ئەوە نەماوە کە هێزەکان هێزی حیزبی بێ ئێمە تا 2011 ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ دواوە تا 2011 خەڵکی وت هێزە دەستی حیزبە بەڵام ئێستا بەداخەوە هێزە دەستی شخصایە هێزە لە دەستی بنەماڵەیە هێزە دەستی عشیرەتایە ئێستا پێی نەقیب بووە هێزی لەبەردەست بەڵێ قەڵای هەیە و هێزی سەربازی هەیە و چۆن ئەڵێ یعنی وا ئەبینی لەناو حکوومەتەکەیە
حیزبێ لەناو حیزبەکانە فەرماندە و لیوا و شەخصێ لەناو شەخصەکانە ئەبینی تۆ عشیرەت و تایفە و ئەوانە جیاوەتەوە کە ئەمانە هەمووی لە کۆتایی زەرەرە لە کیانی هەرێمی کوردستان و زەرەرە لە ئەمنیەت و ئاسایش و بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان چونکە تۆ ئەگەر دیقەت بی لەناو شارێکی وەکو سلێمانیە دەیان هێز و دەیان لیوا و دەیان فەوج و دەیان هێزی تایبەت و دەیان ناوی جیاوازمان یەکەم هێزانە ڕاستە لە کۆتایی ئەمانە هەر کوڕی ئەم میلەتەن و کوڕی ئەم خاکەن بەڵام ئەکرا لە چوارچێوەیەکی تەنزیمی و قانونی بەپێی قانونی ئەحزاب لە هەرێمی کوردستان و بەپێی قانونی ئەحزابی عێراقیش تەنزیم کرانە لەبەری لە کۆتاییە ئەو حیزبانێک کە لە هەرێمی کوردستانیش بەشداری انتخاباتی عێراقیەکەن بەپێی قانونەکەی عێراق بێ ملتەزم بن بۆ مادە و بڕگانی کە لە قانونەکە باسکراوە ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە سیرکەین لە مادەی پێنجی قانونەکەڵێ نابێ حیزب لەسەر ئەساسی تائیفی و لەسەر ئەساسی عنسوری و ئیرهابی و ئەمانە دامەزرێ بەڵام ئەگەر دیقەت بین لە عێراقا نزیک لە 500 حیزبمان هەیە ئەگەر وردی کەینەوە سیرەکەین زۆربەی حیزبەکان لەسەر ئەساسی تائیفی و حیزبی و مەذهبی و با بڵین بەشێکیشان لە ڕابردوو هەبوو لەسەر ئەساسی ئیرهابی کە ئەوانە بەپێی قانونی ئیرهابیش مساعلە کراون و ئیستیجابیان لەگەڵ کراوە با بڵین ڕوبەڕووی قانون کراونەتەوە و لە هەرێمی کوردستانیش ئێمە یاسای حیزبەکان منعی ئەوەی کردووە بەپێی مادەی 15 بڕگەی سێمی یاساکە منعی کردووە کە هێزی چەکدار و هێزی عسکەری لەناو حیزبەکانە هەبێ بەڵام بەداخەوە هەر خۆی واقعی هەرێمی کوردستان ئێستا ئێمە دوو هێزمانەیە بە ناوی هێزی هێشتا و هێزی هەفتە کە ئەم دوو هێزە لە دەروی وەزارەتی پێشمەرگەن و تەمیلیان لەلایەن حیزبەوە ئەکرێ و هاوپەیمانان تەعاملێکی ڕاستەوخۆیان لەگەڵ ناکەن وەگەر دیقەت بین ئێمە هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا ئەو تەمیلە وەرزان پێما مانگانە 15 میلیۆن دلار پێشتر 20 ئێستا 15 میلیۆن دلاری کە ئەیات بە پێشمەرگە لەسەر ئەساسی ئەو هێزە یەکگرتوانەیە کە لەناو وەزارەتە پێیان و ترێ لیوافەلەکان ینی ئەو لیوایانە کە هیچیان گرتوتەوە و بە حساب ئێستا سەر بە وەزارەتی پێشمەرگەن بەڵام لەناو ئەو لیوایانەشە ئێستاش ئینتیمای حیزبیمانەیە لە بچووکترین با بڵین گرژی لە نێوانی شێتی و پارتیا ئەبینی ئەم هێزانە چۆن ئەڵی لێک دوورەکەونەوە ئیشوکاریان ڕائگیرێ باشە بەس ئەگەر حیزب هێزی چەکداری بە پێی یاسا هەڵدەوەشیتەوە ئەگەر جێبەجێ بکرێت چەندەوە لە عێراقیش وەکو پێوی جێبجێنەکراوە لە هەرێمیش ئێمە لە عێراق بەپێی مادەی 46 لە قانونی ئەحزابی عێراق کە ئاماژەم پێ کرد ئەگەر هاتوو کەسێک لەناو حیزبێکی عسکەریا بێت لەناو با بڵێن ناو حیزبێکی سیاسیا بێت کە ئەو حیزبە بە ئاشکرا خود بەنهێنی تەنزیمی عسکەری هەبێ ڕێخستنی سەربازی بکە جا لە بارگای ڕئیسی بە یاخود بارگایەکی لاوەکی بە یاخود لە شوێنێکی مخالفی قانونە بەنهێنی بێ محکەمە ئەکرێ و سزاکەی زۆرە کە دەگاتە 10 ساڵ زیاتر سزای ئەم کەسە باشە ئەگەر ئەمە تەطبیق بکرێ ئەبێت نیوەی خەڵک ئەگەر سەرۆکی حیزب بیجا لەو دەڤەرەبی لەوێبی لە شوێنی تربی هێز بجوڵ هەمانی یاسا شمولتەکە بەڵام بەداخەوە جێبەجێ ناکرێت سزاکەی کەمترین سزای 10 ساڵە 10 ساڵ زیندانیکردنە و داخستنی حیزبەکەشە بەپێی ئەگەر حیزب هێزی چەکداری بە پێی یاساگە جێبەجێ بکرێت لە عێراق و لە هەرێم ئەبێ بدرێ بە محکەمە طبعا ئێمە محکەمەیەکی تایبەت هەیە کە هیچ ئەوونی حزابە لە کۆمیسیۆن طبعا ئەم محکەمەیە بەپێی ئەم قانونە بەڵێ لە کۆمیسیۆنی عێراق بەپێی ئەم قانونە دەسەڵاتیەوە بەو هەیەیە کە دەوری محکەمە ئەبینێ دەوری سزایان ئەبینێ و قەرارەکانیشی قابلی تانەدانە لە محکەمەی ئیتیحادی بۆیە یاساکە زۆر تۆکمەیە بە تایبەتی یاساکەی عێراق لە بەروی تازەی ساڵی 2015 بەڵام لەوێش جێبەجێ نەکراوەیە ئەویش با بڵین ئەتوانین بڵین کەمترین تەطبیقاتیە جێبەجێکردنەکەی تەنها لەو لایەنانەیە کە ڕێنمایی دەرەکات بۆ دامەزرانی حیزبەکان بۆ نۆ بە کۆمەڵشتی ئیجرایی و شکلی ئەجینە نەچۆتەوە تەفاسیلەوەی کە وەکو پێم وتی ینی بە تایبەتی ئێستا لە خواری عێراقەکە ئێمە لە هەرێمی کوردستان دوو حیزبی باڵا دەسەبێت و لەگەڵ چەند حیزبێکی تر کە ئەتوانین بڵین پاشکوی ئەوانن بڵێن و هەنی هێزیانەی هەنی حیزبی لاوەستی بچووکمان هەیە بەڵام لەوێ زۆر زیاترە کاگە بوو کەڕوان سەبارەت بەو هێزە ئەمنی جۆرا و جۆرانە کێستا بە پێی ئامارەکان باز لەوە کرد کە زیاتر لە 430,000 موچەخۆر هەیە بەڵام ئەوەی کە خاننشینێت باسی نزیکەی 100,000 زیاتر لە 300,000 بڵێن چەکدار بێت هەرێم پێویستی بۆ هەموو چەکدارە هەیە یاخۆی سەب باز دەکەن نیوەی بوو لە 50 بوجێ هەرێم بۆ بواری سەربازی دەڕوات من پێم وایە دەبێت تەدقیقی ئەو هێزە بکرێت ئەو هێزە چەندە و ئێستا قسە لەسەر بندیوارەکرێ قسە لەسەرەکری ئەو هێزانە بەکاردێرێ بۆ ئیشی تایبەتی بەرپرسان و ئەوانە من ڕەنگە دژی ئەوە نەبووم چەندێ هێزێکی ئامادەکرا و جێنێ هێزێکی پرچەک پڕبیر و باوەڕ ئامادەکرێ بۆ داکۆکیکردن لە کیانەکەی هەرێمی کوردستان ڕەنگە ئەوەندە گرفتم نەبێ بەڵام ئەو هێزانە لە کاتی ڕووداوەکانە دەبێنێ وەکو ئەوەی ئەو ژمارانەی باسەکرێ لە مەیدانە نییە ئێمە کۆمانچایە پێ دوایە بەڵێ
پێدوای بەس بۆ موچە هەیە بەڵێ بەشێکی زۆری بۆ موچەیە چونکە ئێمە لە وەختی خۆی هەتا لە لوژنەی کاروباری پێشمەرگە کە سەردانی فەوج و لیواکانمانە کرد و ژمارەیەک لە بەردەستا بوو کەچی ئەڕۆیشتینە بارەگاکان ئەچوونە ڕێبیەکان ئەچوونە مقڕی لیواکان دەماندێنی ئەو هێزەیە نییە کە بە ژمارە هەیە و هەموو جارێ باس لە ڕووداوەکانەکەن کە دەبینین ئەو هێزە هێزێکە با بڵێن ئەوەندەی لە مەیدانان نییە ئەوەندەی ئەو هێزە بە ژمارە هەیە لە مەیدانەکانان نییە بۆیە ینی من پشتگیری ئەوە کەم کە وە لەگەڵەوەم کە لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی کیانەکەمان کە بەدڵنیایی و مەترسی لەسرە و هەڕەشەی لێکرێ و وەکو باسم کرد پێشتریش جوگرافیاکەی لەبارە ئێمە مەترسیمان هەبێ و کردداری ئەمەدەکاری هەیە ئێستا بۆ نمونەوەی کێتی هێزی هەیە پارتی ئەوە دوێنێ سۆسیال دموکرات ئەوانیش کێشی ناو خۆیان هەبوو باسی جوڵانی هێز و ئەوانە دەکرێت نیەتە لە ناو کۆکی ناو خۆیش بەکاردێنرێ وە زۆر جار هێز بڵێن لە دەرەوەی ئەوەش بۆ سەرانە بێ بۆ داگیرکردنی مەڵکی گشتی بۆ ئەوانەش بەکار هاتووە بەدڵنیایە بۆ هەموو ئەوانەی کە با بڵێن دوورە لە سیستەمی بەڕێوەبەردن و ئیدارەدانی حکومڕاستی یعنی لەو هێزیان نییە کە ئەمڕۆ لە مەیدانایە هێزێکە لە هیچ دنیایەکان نییە لە هیچ دەوڵەتێکان نەبووە لە هیچ ناوەندێکان نەبووە هێزێک لە دوو لاوە فەرمانی پێ بکرێ هێزێک لە دوو لاوە بریاری بۆ بدرێ خۆ ئێمە بە عملی بەکردداری بینیمان لە 16 ئۆکتۆبەر ئەو هێزانەی کە ئەو کاتێک کە حەشدی شعبی و جێشی عێراقی و جومیان کرد حتا ئەو لیوایانەی کە دەوترا کە یەکیان کردووە لە کەمتر لە 24 سەعاتە دابەش بوون واتە ئەمان لە دوو ناوەندی بریاردانەوە تەوجیهاتیان بۆ درێ کامەیە لە هیچ دنیایەکانیە دەبینین کە حتا ئەگەرەوانەی کە پێشتریش لە ناو هێزی پێشمەرگەیشە دوو ناوەندی بریار نەبووە هەر یەک بریار بووە بە پێشمەرگە لە کاتێکە ئێستا ئێمە حکوومەتین لە کاتێکە ئێستا خاوەن دام و دەستگاکانین ئێمە کە چی دەبینین با بڵێن ئەم هێزانە لە هێزی حیزبن بە کوردەکەی ڕەگمەتێکۆشانیان ڕێزمانەیە بۆ بۆکو ئێستا شخصیش پەیدا بووە مەترسێکە زیاترە ڕەنگەدڵنیایەوە بەڕۆژدابەش بوو بێ ئەو کێشانەی کە باسەکرێ هێزی فلان و لیوای فلان و فەوجی فلان و هێواش ئەوە ڕۆژ لە دوای ڕۆژ با بڵێن تەشەنەیەکە زیادەکە ینی هەموو جارێک قسە لەسەرەوەکەین ئێمە لە ڕووی موسساتیوە ڕەنگە 10 ساڵ بە لە ئیسە تەوەجهێک بوو بۆ چوونێکە بوو بۆ ئەوی بتوانین کەم و کوڕەکانمان چارەسەرکەین بۆ ئەوی بنەماکانی حکومڕانیمان بەهێز بکەین بەڵام ئێستا دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ تەدەخولی ئەحزاب زیاترە ڕۆژ لە دوای ڕۆژ سیمایەکانی دیموکراتیەت کاڵ ئەبێتەوە دەمینین ئازادیەکان سنووردارتر ئەکرێتەوە هەموو ئەوانە لە ئەنجامی با بڵێن ناڕێکی یان نەتوانین بەڕێوەبردنی ئیدارەدانی حکومڕانیە لەبەرەوە ئەو هێزانە هێزێکی حیزبین ڕەگمە تێکۆشان و قوربانێدانێکی یەکجار زۆریاندا ئەمە هێزی حکومڕانی نیە ئەبێ ئەم هێزەی وەکو باسمان کرد سەر لە نۆ دامەزرێتەوە ئەم هێزە ببێتە هێزی هەموو خەڵک ببێتە هێزی دیفاعکردن لە خەڵکەوە لە دنیا دەمینین ئەو هێزی سەربازی دەوڵەتان کە کێشەیەک دروستە بێتەوە لە نێوان با بڵێن ئەحزابە لە نێوان خۆیانە بەڵام ئەوان بێلایەنە مێن و ئێستا لە کوردستانی ئێمە بێلایەن نییە لەوەتەی هێزی پێشمەرگەی کوردستان با بڵێن لەوەتەی وزارەی پێشمەرگە دروست کرا لە سەرەتاوە ئێمە خۆی تێدا بووین ئەم سرا ئەو کێشەیە ئەم سریە سەحبەکە لەو فەوج ئەم فەوجە لەو لیوایە سەحبەکە لە نێوانە بووین تا گەیشتە ئەوەی شەڕی ناوخۆبینیمان ئەو هێزەی کە نابوو هێزی کاروباری پێشمەرگە بینیمان هەر لایەک چووە ئەمەش بۆ تۆیەوەی کە هێزەکان جا بە پێشمەرگە بێ هێزەکانی تر بێک ڕێگری بیر لە گۆڕانکاری دروست نەبی یاخود زیاتر دوو ئیدارەی زەق ببێتەوە کۆنتترۆلی داهات بکرێ
بەدڵنیاییەوە ینی ئەمە اتجاهە وەکوتم عقلیەتی حکومڕانیە بەداخەوە من ئێستا ڕەنگە لێمە پرسن زۆرجار متەشائمی بەدڵنیاییەوە من لە کاتێکە عقلیەتی ئەم دوو لایەنە سیاسیان خوێندووەتەوە ینی ئەگەر مەجال بدەین من نمونەیە تێرم بوو ئێمە 3 مانگ پێش ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ لەبەرەی کوردستانی کەلار کۆبوونەوەیەکمان کرد قسە لەسەرەوە کرا ئیتر نەجاتمانەوێ لە هێزەکانی بەرەی کوردستانی و بەرەو دامەزراوی دەڕۆین و ئەوە من ینی یەکێک لەوانەی مەتەن بۆ نمونەکە عەدنانی حەمەیمینا زۆر بە خۆشحاڵیەوە باسی ئەوەیە کرد منیش هەر لەو کاتەوە پێم وتم من هیوادارم غەڵەت بم ئەوەی ئێستا ڕێگرە لەوەی کە یاسا سەروەر بێ لەوەی کە ئێمە بەرەو سیستەماتیک بڕۆین ئێوە پارتی و یەکێتیە ئەگەر خاوەنی ئەم عقلیەتە بن ئەوە 10 حکوومەتی تر تەشکیل بکە ئێوە هەم بەم شێوەیە تێکیە دەنەوە بەداخەوە تەمەنام نەیەکرد ئەو قسانەی من وابێ وەکو وتم چەند جارێک عقلیەتی ئەم لایەنە عقلیەتێکی ئەوە نییە بەرەو دام و دەزراوەی بڕۆین بەرەو سیستەماتیک بڕۆین و ئەکید بەم تەجروبە زیاتر لە 32 ساڵی کە لە هەرێمی کوردستانە هەمانە سەلمێنراکە زۆر زەحمەتە بۆ ئیتیجایی کە گەلەکەمانەوێ ملەتەکەمانەوێ ئەم دوو لایەنە هەنگاو بنێ باس دەکەین کاک چاڵاو سەبارەت بە یاسای پارتە سیاسیەکان وتت داخستنی حزبی تێدایە سزنیکردنی تێدایە بۆ بەکارهێنانی هێزی ئەمنی بەس و کاری چێکە جێبەجێ نەکراوە خود لە یاسای پارتە سیاسیەکانی هەرێمیش باسیەوە کراوە کە چەند داوە 93 دوای دروستبوونی حیزبەکان بووە ئەنی خۆگونجاندن بکەن لەگەڵ ئەو یاسایانە طبعا ئێمە یاساکەی هەرێم وەکو ئاماژەم پێ یاسایەکی کۆنا و تەنها ئاماژە بەواکە کە وەزیری ناوخۆ ئەتوانێت سکاڵا بکات لە حیزبێکە هێزی چەکداری هەبێت کە بێگومان ئێمە خۆمان نەزانین وەزیری ناوخۆ لە وڵاتی ئێمەیە يعني وەزارەتەکان دابش بن بەسەر حیزبەکانە بتێ و نەتەوێت لەوێش تەڕەفگیری حیزبی هەیە و تا ئێستا نەمان بینیوە وەزیری ناوخۆ ئەگەر سەر بەیشێتی بە یاخۆ سەر بە پارتی بێت سکاڵا بکارە سەر حیزبێکی سیاسی کە گوایە هێزی چەکداری هەبێ وەگەر بیرمان لە 2003 ئەو کاتێکە لە دوای ئازادی عێراق ئەو کۆمەڵی حیزبی ترمانە و بەتایبەتی حیزبە ئیسلامیەکان و حیزبانی کە چۆنەڵی لە دەرەوە یەکێتی و پارتی بوون ئەو حیزبانە چەکران بەڵام لە دوای ئەوە ئەم پرۆسەیە خۆیانی نەکردەوە یەکێتی و پارتی نەکردەوە ئەم چەکدانانی حیزب تەنها بۆ حیزبانە بوو کە لە دەرەوەی مەنزومەی خۆیانن و ئەمە ژوای کرد کە ئیتر چۆنەڵی هەژمونی هێزە حیزبیە سەربازیەکانی خۆیان بە تەواوەتی دەست بەسەر هەموو کایەکانە بگرێ دەست بەسەر هەموو کیانی کۆمەلگا بگرێ دەست بەسەر دادگاکانە بگرێ دەست بەسەر هەیئە قەزاییەکانە بگرێ دەست بەسەر چۆنەڵی تەنانەت شئونی ئیداری خەڵکا بگرێ تۆ ئێمە ئەبینین یعنی زۆر جار وای لێ هاتووە ئێستا خەڵک بۆ بەسیترین پرۆژە ئەبێت پشگیری حیزبی پێبێ ئەبێت سەر بەباڵی حیزبێ بێ ئەبێت فڵان مەسئول پشگیری بکە ئەمە پرۆژەی وەبەرهێنان ئەمە پرۆژەی مخاولات ئەمە پرۆژەی با بڵێن تەندەرینە یعنی ئەم پرۆسانە بە تایبەتی ئەو پرۆسانەی کە ئەبینین دیوێکی مادی هەیە دیوێکی چۆنەڵی ئیسفادەیەکی مادی هەیە ئەم هێزانە ئەم شەخصانە تەداخلاتەکەن لە پێناو دەستکەوتی مادیە و قۆرخیەکەن ینی ئێمە کۆمپانیا حیزبی هەیە لە شاری سلێمانیا هەموو پرۆژەیەکی وەبەرهێنان ئەبێ ئەو پشکی ئەوی تیاابێ ینی بەڕێژەی 112 کە ئەمە بۆتە سیستەم یعنی لە عقدەکانە دەیان عقدم بینیوە کە وەبەرهێنەران کردوانە لەگەڵ ئەو کۆمپانیا ئەو لایەنە سیاسی هەیە کە ڕێژەی 112 هەبێت لە داهاتی تەواوی پرۆژەکە بۆ منە ئەگەر پرۆژەیەک 100 شوقەی هەبێ باشە ئەبێ 12 شوقەی بۆ ئەم کۆمپانیایە بێ یعنی ئەمە بەڕاستی کە سێریەکەی شتەکە بۆ سیستەم ینی لەوایە نەماوە کە قانون چارەسەریکە لەوایە نەماوە کە محکەمەیەکە بێ دادگایەکە بێ چارەسەری مۆزعبکە لەبەر ئەوەی خۆی بۆ سیستەم و ئەو هێزەی کە حکومەکە پێویستی بۆ هێزەیە پێویستی بۆ لایەنە چەکداریە هەم بۆ چاوسوکردنەوە لە خەڵکو و لە خۆپشاندەران و لە مامۆسایان و لە موچەخۆران هەمیش بۆ سەرکوتنی نایارەکانی خۆیان هەمیش بۆچی هەمیش بۆ ئیدامەدان بە ڕاوڕوت و بە گومرگەکان و بە قاچاقچێتی و بە داهاتی ناخۆ دەستگرتن بەسەر ئەمانەیە یعنی بۆیە ئەم سیستەمە ئەم شێوە تەنزیمیەکە کراوە تەسەورکە چۆتە ناو ناخی هەموو دامەزراوەکانەوە بۆیە ئاسان نییە محکەمەیەک چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان بێت مسائلی ئەم سەرە گەورانە بکە ئەگەر بێت و ئیرادەیەکی سیاسی با بڵێن نەبێت بۆ چاکسازی یاخود ئیرادەیەکی ئەقلیمی هەبێت کە بیەوێت ئەم پرۆسەیە کۆتایی پێ بەس ئێستا خەڵک سکاڵەش تۆمارکە بەرهەمی نابێسە بۆ نمونە سکاڵە سەر حیزبێک تۆمار بکە لە عێراق لە هەرێم
بڵێ حزب هێزی چەکداری هەیە تۆ وازدە و سکاڵا بێنە لەسەر حیزبێک تۆ سکاڵا تۆ مارکە لەسەر مدیری دائیرەیەک بزانە محکەمە جواب دەداتەوە بەدڵی تۆ بێ بڕیارەکە لە کۆتایی ئەوای لێتەر خۆت بێتاقەت بی ناچیتەوە بەلایە تێگەی ینی ئێمە بخۆمان لەناو وەزعەکانی بەردەوام لە دادگاکانی ئەم وەزعانە ئەبینین ینی چەند داوای با بڵێن خەڵکمان بینیەوە لەسەر موچە لەسەر کاروباری ئیداری کە کراوە چۆنەڵی گوێ پێ نەدراوە بەس لە یاسای پارتی سیاسیەکان باسی وەکراون ئەگەر بۆن پێشتر لە ناکۆکی ناوخۆی یەکێتی هێزی چەکدار بەکارات ئێساوی سۆسیالیست و لە قۆناغی تر حزبی تر چۆتە ناو دەکاریەوە سزاکەی چۆنە یاخود هەر ئەمە ڕێگە پێدرا بەڵێ ئێستا چۆتە ناوەڕۆکی با بڵێن چۆنەڵی ئەو کێشانەوە لە مادەی 32 لە قانونەکەی عێراق بۆی زیاتر ئاماژە بۆ عێراقکەم چونکە شمولی ئێرەژەکە و یاساکە تازەیە ئەڵێ نابێ هێزی عسکەریە بێ نابێ بەکارهێنانی توندوتیژی بکە حیزب باشە نابێ سیلاحی حربی و ناری و چەکی ئاگرینی هەبێ باشە ئێستا زۆربەی ئەو حیزبانە هەیەە لە بچووکترین جۆری چەک تا گەورەترین و مانۆڕی سەربازیەکەن ینی بەچای خۆمان هەیبینین ینی لە تراکتۆرەوە بیگرێتە دەبابیان هەیە بەڕاستی بۆکو بیسوماڵە درۆنیشان هەیە ینی هەروەها نابێت موادی تەقینە و متەفەجیراتی هەبێ هەروەها نابێ ئەم هێزانە بۆ کاری سیخوڕی بەکاربێنن بۆ کاری داردەستی وڵاتانی ئەقلیمی بەکاربێنن کە بەداخەوە ینی زۆر جار ئەیبینین کە هێزە ئەقلیمیە چۆنەڵی هەواڵگیریەکانیش ئەم هێزانی خۆمان بەکارهێنن بە جۆرەی لە جۆرەکان بۆیە ئێستا و درۆنی زای وڵاتانی دراوسێ بە پشتیوانی هێزی ناوخۆی ئێمە دەکرێت مەبەستەکەی من لەولایەنە مەبەستەکەی من چییە مەبەستەکەی من چییە کاتێک کە تۆ حیزبێکی نیشتیمانیت نەبێ هێزێکی حیزبی شخصیت هەبێ ئەم هێزانە ئەگەری هەیە بە ئەنواع شێوە بەکار بهێنرێ باشە بەڵکو سەرانەساندنیش ئێستا ماوەی ڕابردوو نمونەیە کە بۆ هەرچەندە ئێستا لە هەڕەمی دەسەڵاتیانی داگیرکردنی مڵکی گشتی هەیە من دەتوانم بۆ داهاتی ناوخۆ هەیە ینی بەس ئەوەی کە ڕوویدا بەس ئەمە پشتیوانی هێزی چەکدار دەکرێت لە هەڕەمیارە دەسەڵاتە طبعا کاک حەکیم ئێستا شتەکە لە مۆزوعێک وازە کراوەتەوە سەرانە سندن بەڵام ئێمە پشکێنەمان هەبووە لە ڕابردووە فلان کۆمپانیا فلان ئەو نەسەهمنەدا بە فلان شەخص لە فلان زۆنە لە فلان منتیقەیە گەرمیانە کوێستانە فلان شوێنە ئیشەکەی بۆ ناکرێت باشە سەرانە سندنیش بە یاسا تەنزیم کراوە ئێمە یاسای سەردانی عێراقیمانەیە یاساکەی ساڵی 69 بەڵام تەنزیمی کردووە مادەی 452 هەر کەسێک گەستێ بە زەختی هێز بە زەختی چەک بە زەختی زۆری و عنف و بەکارهێنانی توندوتیژی بیەوێت پارە لە خەڵک بسەنێ سزا ئەدرێ بە حابسکردن کە تا 3 ساڵ و هەروەها تا 7 ساڵ باشە ئەمە بۆ شەخص هەمان بوو حاڵەتی وا هەیە بەڵام تا ئێستا نەمان بینیوە مەسئولێک یاخود بەرپرسێکی سەربازی بەم یاسایە سزا بدرێ یعنی بۆ شخصی عادی هەمانە بۆ منە کەسێک لە ڕێگە بە کەسێکەکرێ ئەچێتە سەر ماڵەکەی بە سیلاحەوە پارەی لێ ئێستانە یان ڕێگەی لێگرێت چێ سەر دوکانەکە یان با بڵێن بە زەختی پارە بە زەختی چەک پارەی لێسەنێ ئەمانەمان هەبوو لە داگاکان بەڵام وەکو هێزێکی دیاری کراو بۆ شخصێک یاخود بۆ مەسئولێک یاخود نەمان بووە حاڵەتی وەمان تا ئێستا نەبووە یعنی من یەک نمونە بۆ جەنابتان و بۆ مامۆساژ باسکەم پۆلیسێک لە یەکێک لە قەزاکانی سلێمانی کە ئەو قەزایە وەکو با بڵین قەزایەکی چەکدار و زیاتر ئەوانە بەناوبانگە چوو بوو تەبلیغی بردبوو بۆ یەکێک لەو مەسئولانە کە مەسئولێکی زۆر بەسیتە لە چاوپلەکەیە لە وەزارەتی پێشمەرگە 3 ڕۆژ ئەم پۆلیسەی گرتبوو لە ماڵی خۆی 3 ڕۆژ پۆلیسەکەی گرتبوو لە ماڵی خۆی بڕوا بکە من خۆم شایدی ئەو حاڵەتە بووم تەلەفۆنی بۆ مەحامیەکەی خۆی ئەگەر مەحامی هەبوو وتی کاک فڵان کەس ئەڵێکی ئەگەر تۆ بڵێ بەریەم پۆلیسەکەی گرتبوو پۆلیسی داما و ینی لەگەر ڕێزمە بۆ سلکی پۆلیس و وەزارەتی ناخۆکە هەموو کەس و کار و برای ئێمە ئەو واجب و ئەدای قانونی خۆی کردبوو تەبلیغێکی ڕسمی بردبوو توی تۆ ئەمر قەبز هەیە بە پێی مادەی 406 کە تۆ ئیستخدام کراوی سەرەتا بانگشتی بۆ کرابوو وەرە خۆت تەستیم کە یاخود وەرە بەرە ڕووی دادگا پۆلیسەکەی 3 ڕۆژ کارمەندی پۆلیسەکەی گرتبوو بەڕاستی یعنی ئەیوت ئەگەر بەم حامەکەی خۆی دەوێت تۆ بڵێ من بەریە مە سوعاتێکە بوو لەو ڕۆژمانی ئەنێ تا لەسەرەوە چاک نەکری چاک نابێ چکە ڕەنگە وەکو چاکسازێک لێ بڕوانن بەڵام بۆنمە تا لە هەڕەمی دەسەڵات وازنێنن بۆن لە داگیرکردنی مڵکی گشتی بێ بردنی داهاتنیان خۆ کێشەکە چارەسەر دەبێت کاک حەکیم ئێمە خەڵکی ئێمە بەداخەوە خەڵکێکی عاتفیە یعنی بە کۆمەڵشتی شەو ترها معجیبە بێت سەرسامە بێ بە چاکسازی زانێ بەڵام بەداخەوە ئەوە چاکسازی نیە چاکسازی بنەڕەتی ئەوەیە تۆ بە ناوی دادگا و ییت کۆمەڵێک شت دەکەی بڕوا بکە ئەمانە
کەمکردنەوە لە شەئنی دادگا کەمکردنەوە لە شەئنی بڕیاری دادوەر هەمومان نەزانین کۆمەڵێشت هەیە لەسەر و بڕیاری دادگاکانەوە ئەدرێت لەسەر و بڕیاری دادوەرەوەیە کۆمەڵی ئیرادە هەیە کە ئەم شتانەکە ئێمە ناکرێمانە بڵین چاکسازی هەر ئەم سیستەمە خۆی ئەمانی بەرهەمێناوە هەر خۆشی لە نقطەیە لە نقطەکانە لە شتێکا کە ئازانێت پێویستە کۆتایی بێنە کۆتایی پێێنێ چاکسازی ئەوەیە کە تۆ نەهێڵی ئەدنا کەسی بچووک تا ئەدنا کەسی گەورە باخ و vێلا و قەڵاو گرد و با بڵین دەشت و شاخ داگیرکە تۆ ئەمە چاکسازیە نەک تۆ بیت لە دوای ئەوی کابرا هەموو شتێکی بڕانەوە لە شتێکی سیاسیە تۆ بیت ئەمە ناوبنی چاکسازی یعنی ئێمە وەکو لایەنە یاساییەکە ئێمە دەیان و سەدان خەڵک هەیە تۆمەتبارە بە ئەنواع کەیس و بە ئەنواع مادە هەر حیزبەکان هەر مەسوولەکان هەم هەر سەر و عشیرەت و خێڵەکان داڵدایان ناون و ڕوبەڕووی یاسا ناکرێنەوە هەر بەسیترین نمونە هەفتەیەک لەمەوەی پێش کەسێکی عەرەب کوژرا لە سلێمانی شوێ لەسەر دەستگیر کرا بزگیر نەکرا وانە یعنی بۆیە کۆمەڵەشت هەیە ئێمە ناکرێت بین هەموو شتەکان فۆکسەکان و هەموو کەم و کورتەکان لە هەنێ حاڵەتی بچووکەین و ناوی بنین چاکساز سپاس دەکەم کاکە بوو کاروان سەبارەت بە پرسی هێز و سەرانە ساندن یاخود ئەوەی کە پێویستی شە بە داهاتی ناوخۆ کێسێکیشی موچە هەیە ئیدارەدانی بڵین مەرزەکان بێ لە ناوخۆ بێ پەیوەندی هەیە بە هێزی چەکدارەوە بە پاڵپشتی هێزی چەکدار بە دڵنیاییەوە بە پاڵپشتی حیزبەکانە ئەو حیزبانەی کە ئێستا دەسەڵات بەردێەوە بن و ئەو حیزبانە شوەک و جەنابتان باستان کرد هێزی چەکداریان هەیە لەبەرەوە ئەو هەموو خروقاتەی ڕووەدا ئەو هەموو کارە خراپانە ڕووەدا هەمووی لەژێر باڵی حیزب و بەرپرسەکان و کەسایەتەکانی ئەو بەرپرسانەیە کە بەم شێوەیە تەعاملەکەن لەگەڵ خەڵکە ئەگینا کاک حەکیم ئەمان خۆیان نەبێ ئەو خروقاتە بکەن ئەو کارە نایاساییە بکەن بچووکترین کەس وەکوتی کەسێکی هەژار کەسێکی بێتە تا دەیگرن زیندانیەکەن و دەیدێنە دادگا من یەک نمونە لای خۆمان بەکردەی ئەیڵێمەوە کەسێکیان لە مەنتقەی گەرمیان ساڵێک ئێمسەرۆسەریان بۆی کرد لە محکەمە بۆ 800 فیشک 800 فیشک بۆ 800 فیشک و هەتا کۆمەڵی مستەمسەکاتی لایەنەکانیشی هاورد هەر بێسوود بوو لەبەرەوەی ئەو کەسە لە دەرەوەی ئەم حیزبەی دەسەڵات وایە لەبەرەوە ینی ئەمان یاسا ناکەنە پێوەەر بۆ بابەتانە یاسا ئەوان خۆیان لە سەروی یاساوەدانن لەبەرەوە ئەمە کێشەکانە ئەم کێشەی گرفتی با بڵێن حکومڕانیە لە هەرێمی کوردستانە باش و ئەزەوەی کە پێویست بێ بە چاکسازی تا لەسەرەوە دەست پێ نەکرێت نمونەی بچووک بچووک دەبینن ڕنگدانەوەی دەبێ تا لەسەرەوە مەسلەی داهاتە هێزی ئەمنیە دەستبەرداربوونە لە داگیرکردنی مڵکی گشتی وەکو باسم کردیانی ئەم کابینەیە سەرەتا بەوە دەستی پێکرد کە ئەمە کابینەی چاکسازیە بەڵام ئەوەی ئێمە دەیبینین وردی بکەرەوە تەماشای بکە بڵان کام هەنگاوی ناوە لەو بابەتەوە لە چی ڕۆیەکۆ ئەم چاکسازی کردووە ئەم هەنگاوانەی کە ناوە چین ئێمە بە کوردەکەی لە تەجروبەی شتی بچووک بچووکەوە دەستی پێ کردووە بەڵە شتە گەورەکان وەکو خۆیان مایەتەوە ینی ئێستا ئەگەر لە بەڕامەیەکی ترا خاڵ بە خاڵبێتە سەر و خاڵانە ئەو قەرارانەی کە دراوە ئەو لایەنانەی کە پەیوەندی بە چاکسازی و هەیە دەبینی چی جێبەجێ کراوە چی ئەو پارەیە زۆرەی کە لە باڵێن لە واردی کوردستانە ئاهات ئەو خەرجیە زیادانەی کە بە شێوەیەکی نایاسایی دەڕۆیشت چی لێکەم کراوەتەوە چی لە ئەوە تا موچەی فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان 3-4 مانگە نادرێ بەڵام چی لە ئەحزابەکانی سیاسی چی لە حیمایان کەم بووەوە چی لە سیاریان کەم بووەوە چی لە دەستگاکانی ڕاگەیاندنیان کەم کردوەوە تا پارەکە لە عێراقنێ داهاتی ناوخۆ چکە ئێستا باسی تەنکەریش دەکرێت باسی داهاتی ناوخۆشەکە ڕەنگە دەستی لێ نەدرێوایە بەدڵنیاییەوە ئێستا خۆ تۆ بەپێ ئەوەی کە خۆیان ئیعلانیان کرد کە داهاتی ناوخۆ چەندێکە لە ماوەی 3-4 مانگە چۆن نەیانتوانی موچە یەکمانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان سەرفکەن و خۆیان کە باسی دوو زۆنیانە کرد لە داهاتی ناوخۆیی کە ئەو پارەی دێتەوە هێوا شۆش 3 مانگی پێشوو نزبەیەکیاندا دواتر نیوەیان کەم کردووە دواتریش هەر خودی خۆیان لیان کردوێتەوە لەبەرەوە تەسەورێکیان وایە ئەمە
بۆ خۆیان حەڵاڵە و خەڵک لە ئاستی ئەوانە چکە ئەقلیەتی دەسەڵاتە ئەقلیەتێک وەکو باسم کردیانی ئێستا شتێک بڵێم من لە کۆبوونەوەکانە بوومە لەگەڵ پلە باڵەکانی ئەم هەرێمەوە زۆر جاروتیانە پارەی با بڵێن ڕاتبی محامی زۆرە ڕاتبی مامۆستا لە دەوڵەتانی تر با بڵێن زۆر زیادە ئەوەی لە کوردستانە سەرفەکرێ زۆر زیاترە لەوەی لە دەوڵەتێکی ترا سەرفەکرێ واتە تەنانەت پەشیمانن ئەگەر ئێستا بۆیان ناکرێ ئەگینا ئەوەی ڕابردوش کەمەکەنەوە ئێستا هێواشواش بەرنمەیەکیان داناوە لەژێر ناوی پاشەکەوت و ئەوە ژێر ناوی جۆرا و جۆرە لێتە بڕن ینی کەمیەکەنەوە بە شێوەیەکی تر ئەوەی کە باسییانە کرد موچەی موچە خۆران زیادە بێ ئەوەی بیر بکەنەوە لە هەموو دنیاە موچە دیارەکرێ بە پێی داهاتی هەرێمەکە چییە داهاتی دەوڵەتەکە چییە ئەو کاتە دابەشیەکردنەوە بە پێی بەرنمەیەک بەچێ وەکو لە دەوڵەتانە ڕەنگە پێ بتێ خوتەی خەمسیە ئەوانەیە ئەمان ئێستا هەر بیر لە خۆیانەکەنەوە بیر لە خەڵک ناکەن و بێمنەت نیش بەرامبەر ئەو خەڵکە بەداخە و ئێوە تا تۆ خۆتان دەزانن قونسڵیەکان ئومەم متحیدا تەنانەت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان چەندێ هەوڵیان داوە بۆی ئەو هێزە یەککرێ و هاوکاریشیانە کرد چەندێ ناڕازی نیش لە بەڕێوەبردنەکە لەبەرەوە ئەمان گوێ بە خەڵک نادەن تا ئەو ڕۆژەی کە گرفتێکی گەورەتر بەسەر ئەم گەلەیە دێن. بەڵێ سوپاس دەکەین کاکە بکۆران کاک شەڵاوکاتمان کەمەوە بە سوارت بە پشتی سوارت بە سەرانە ساندن پشک سەبۆتە دیاردە جا لە ناوچە جیاوازەکان بە پشبەستن بە هێزی ئەمنی جۆرا و جۆر یاخود بەکارهێنانی خراپبەکارهێنانی دەسەڵات لە پۆستەکان من کاک حەکیم وەڵامی جەنابەت بە نمونەیەکەیەمەوە من هاوڕێکی خۆم وتی کەسێکی خۆمان لە هۆڵەندا هاتەوە وتی لەوێ دکتۆرای هەبوو لە بواری مەجای خیر و ڕێگاوبانە وتی ئەم کەسەکە هاتەوە بۆ ئێرە تقریبا ئەو نزیکی 5-6 ساڵ پێش ئێستا بۆ باسەکەم وتی هاتەوە لێرە کۆمپانیایکی گەورە بە حدودی $10 ملیۆن دای مەزران وتی ئێمە خیر دروستەکەین بە کوالیتی بۆ ناوچە شاخاویەکان بۆ شوێنە دەشتەکان بۆ ناو شارەکان بۆ شوێنانی کە سیارەی گەورە پێ ئەڕوا بە کوالیتی جیهانی باشە ینی بە سعرێکی مناسیبش بۆ حکوومەتی هەرێم و بگرە بەشێکشی بە قەرزەکەین باشە ینی ئەم کەسە وەکو بڵێ خەڵکێکی دڵسۆز بوو بۆ وڵاتە بڕواکەوتی وایان لێ کرد ینی بیری کردو لە ئاخیرە جگەلەوەی زیانەکە ینی چۆنڵی زیانی مادیەکە لە ڕێم ئەنیشەوە زیانی بەرەکە و ئەو منە پشکێنە و داواکاری و داوای نسبەی 160 یانێ کردبوو 100 بۆ کۆمپانیان ینی کەیسانەی کە وەبەرهێنەر ئێستا پێش ئەو حاڵەتی هەبوو لە سلێمانی وەرە شوێنی تریش بێگومانەیە سەرانساندن لە وەبەرهێنەکان ئەم حاڵەتانە نایەتە دادگاکان یاخود ناوێرن ئێستا بۆ ڕەنگە و دۆڵەمەند و وەبەرهێنەری زۆر هەبێ بە زۆر پارەی لێ بسێنن عادەتەن وەبەرهێنەر ئەو مەسلحەتی هەیە مەسلحەتی هەیە و بشمان نەمانێت سەرمایەش ترسینۆکە ینی زۆر زارە و کەسێک کە سەرمایەکی بەدەسەوەیە بە دوای باشترین ئەم ناگەڕێ بە دوای کەمترین کێشەیەگەڕێ بۆیە ناچاریە جەدوایەکی اقتصادی خۆیەکە پشکەکەشی لێ دەرەکە لە کۆتایی ڕەنگە سعرەکەش لەسەر هاوڵاتی بەرز کاتەوە لە پێنا ئەوەی کە بتوانێت پشکی ئەو کەسانە بات کە داوایان لێ کردووە جا کەسی حیزبی بە یاخود کەسی باڵین دەستڕۆشتوو بە یاخود کەسی عشایری ئەوانە بێ کە خەڵکی خۆیان هەیە و ینی کۆمەڵی خەڵکمانە بمانەوەوانە و مافیا دەورە بینن ئەوانە خەڵکی خۆیان هەیە و داوای پاراکەن لە خەڵک بۆیە ئەبینی ئەم کۆمپانیانە زۆر جار بە ناچاری وەکو بینیمان لەم چەند ڕۆژی ڕابردووە ئەو کەسی کە خاونی $1 داوە بەڵێ ینی ئەم بڕەپارەی بوو ئەیە لە پێنا ئەوەی کە ئەویش چۆنڵی ئیشەکە وەربگرێت و ئیسفادەی بکە یاخود چۆن ئەڵی لە پێنا ئەوەی کە سەرمایەکەی لە ئەمنیەت و لەوەیە بێ بتێ و نەتەوە کێشەی بۆ دروستکرێت ڕەنگە کێشەی ئیداری داوائیرەکانی بۆ دروستکرێت کێشەی یاسایی بۆ دروستکرێت مۆڵەتی نەدەرێتێ کێشەی عشایری و حیزبی و ئەوانەی بۆ دروستکرێت بۆیە لە کۆتایی ئەو کەسە بە ناچاری سەرانەوە بەبێ پشکی شەکەت ناڕوە وای لێ هاتووە بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک شاڵاو ئەو بەکر پارێزەر و یاساناس هەروە کاک بوکاروان پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی پێشمەرگە سوپاستان دەکەم سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و خواتان